خۆشەویستی زۆر گرنگە خۆشەویستی بدەین ئەڵێ دکتۆر ئێستا تۆ باسی ئەوواکەی ئەڵێ شتی عقل بەکاربێن نە ئێمە وتمان دڵ و عقل دڵەکە ئەوە خۆشەویستیە باوشەکەمە باشی کە دڕات دەنوێ ماچێکم چیرۆکێکی بۆ باسەکەم شتێ دڵی خۆشەکەم شتێکی پێویست بوو مەسەنەن کە شتێکی پێویست من ئەتوانم بیکەم و مناڵەکەش خۆی پێویستی پێ بۆ یەکەم باشە بەڵام مناڵەکەم کە شتێکی داوا کرد و بۆی نەگونجێ نایکەم ئەو وەختە باشە ئەو وەختە خۆی ئەو دەرونیەکەی چاکە بێتەوە یعنی ئەو وەختە عەسەبی نابێت یا عەسەبیش خۆی هەر نەوع دەرونیە تۆ هەموو شتێکی بۆ بکەی هەموو شتێکی بۆ بکەی دەرونی تێکەیە ئەو عەسەبی دەبێت بێ منەت دەبێت هاوار لەسەرەکە شخصەتێکی زەعیفە بێ لای تۆ لای دایک و باوک عەسەبیە و تووڕەیە ئەڕاتە دەرەوە لای دایک و باوک پەڵەنیا و دەڕاتە دەرەوە پشیلەیە تێگەی شخصەتێکی زەعیف و بێ ئەنجا لەبەرەوە ئاگا بە دایک و باوک ئاگای لەو شتانە بێت مناڵیان بەقوت بکەن خۆشویستێکی جوانیان بدنێ مەسەڵەن کە دڕات نووسن با ماچێکی بکە بەیانی هەڵەسێ بەیانی باش گوڵەکەم ئەو شتانە ینی ئەو شتە دڵی خۆشەکە ئیسراحەت دەکا باشە ماچێکێکە ئەو دەرونی خۆشێک دەرێ ئەگەر مەسەن کاتێک منداڵەکە لە خەو هەڵستان سەرەتای لە خەو هەڵستانەکەی کوو بۆ ئەگەر بە خۆشەویستیە بۆرەکو ماچوت کرد بەیانی باشتان کرد ئەو ڕۆژەکەی بەکان بلی خۆش دەبیتن منداڵەکە نازانم شتە تا چەند ئەکید طبعا تۆ ئەگەر مەسەن دایکێک هەستێ لە خەو مناڵەکەی کە هەستا لە خەو دایکەکەی ببین پێ دەکەنی ئەو خواردە حازرەکە مناڵەکە دڵی خۆشە بێ بەڵام مناڵەکە هەستە دایکەکەی عەبوسە و دایکەکەی دمچاو ترشە مناڵەکە ئەو زەندەقێکەوە ڕۆژەکەی هەموو لێ تێکەچێت کە ئەڕوا بۆ مەکتەبی شەر فکری دایکی خۆیەکە بێگومان چکە یعنی دایک و مناڵ لەگەڵ یەک نووساون لەگەڵ یەکتری دایک مهمترە لە باوک